لەلایەن پارتی یەکێتیەوە خراوەتە ڕوو بە کورتی دەڵێین. هەموو لایەکمان جەختمان لەسەر بەدیهێنانی کەشێکی تەبایی و ئاشتەوایی لە هەرێمدا دەکردەوە. پێمان وابوو هەنگاوی یەکەم بە کاراکردنەوەی پەرلەمان دروست دەبوو. بەڵام بەو شێوازەی کە پێشنیاز کراوە ئەو کەشە نایەتە دی. چونکە دروستە بپرسین گۆڕینی سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئایا چۆن دوولایەن حەقیەوە بە خۆیان دەدەن کە باس لە بەرکەوتەی لایەنەکانی تر بکەن و لە بری ئەوانیش بڕیار بدەن. ئێمە پێمان وایە پەرلەمان کارا بکرێتەوە و بەو دەستەی سەرۆکایەتی ئێستای درێژە بە بەرنامە و کۆبوونەوە و کارەکانی بدات و پێکەوە هەمومان هەنگاو بۆ چارەسەرکردنی کێشەکانی ترمان بنێ. لەسەروی هەمویانەوە چاکردنی بار و گوزەرانی خەڵکی کوردستان، کۆمەڵی ئیسلامی کوردستان، ئەنجومەنی سیاسی 19 ڕەمەزانی 1438 کۆچی بەرامبەر 14 6 2017 زاینی. زۆر سپاس، هەموو لایەک بەخێر بێنەوە. سپاسانەکەی. زۆر سپاس.